سروشتی ئەلبەتە پرسی کورد کە پرسێکی نێودەوڵەتیە بە بەردەوام ڕوبەڕووی پیلانگەڕی ناوخۆیی و هێڵی خیانەت و بەرژەوەندەکانی هێزی باڵادەستی دەرەکی بۆتەوە و هەمیشە ڕێگر بۆ لەوەی کە ئەم پرسە بە شێوەیەکی دیموکراتیانە و بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێ. بەڵام لەگەڵەوەشدا ئەم بزوتنەوەیە کە لە ئاستی پارت سوپا و لە قۆناغی بەرەوە گەیشتوتە ئاستێکی سیستەمێکی کۆنفیدراڵ هەم لە ڕوبەری گشتیدا و هەم سیستەمێکی کۆنفیدراڵی ژن لە هەموو بوارەکاندا پێویستی بە قۆناغی تەواوکردنی ئەو قۆناغە هەیە، واتە ئەو قۆناغی کە 20 ساڵ لەمەوە پێش لەمەوە بەردەستی پێکردووە بە هەمان ئەو هۆکارانە کە باسمان کرد ئەلبەتە ڕێگری لەکراوە بەردەوام شەڕۆک و تاکە بژارێک سەپێنداوە، ئەمە پێویستی بە وەرچەرخانێکی نوێ هەیە. وێرە ئەوەی کە بڵین بزوتنەوەکە خۆی لەو بژارەدا وەک پێویستێکی خۆپاراستن قەتیز نەکردووە، بەڵام هەمیشە شەڕ کەشێک بووە کە کاریگەری لەسەر هەموو بوارەکانی ژیانی کۆمەلگا کردووە، تا ئاستەی کە بۆ نمونە دەرفەتەکانی تری ژیان لە نێو کۆمەلگایە کە پێویستی بە پێشخستنە تەنگ کاتەوە، بۆ نمونە دەرفەتی پەروەردە، دەرفەتی تەندروستی، پێشخستنی خەباتی ئیکۆلۆژی و بوارەکانی دیکە. لە ڕاستیان بوارانە شەڕ ئەم بوارانە تەنگ دەکاتەوە و شەڕ بۆ خۆی لە لایەکی دیکەشەوە تا ئاستەی کە ئەو دەرفەتانە تەنگ بکاتەوە ذهنیەتێکی توندوتیژ و پیاوسەلارانەی هەیە لە شەڕ خۆی لە خۆیدا و بە درکردن بەمە هەم بزوتنەوەکە لە ڕاستیە دەرکی بەوە کردووە، هەم ڕێبەر ئۆژەلان دەرکی بەوە کردووە و بە ڕێنمایی خۆی ئاماژەی بەوە کردووە کە ئەوەی بە شەڕ بەدەست هاتووە گەیشتە ئاستێک کە پێویستی بەوەیە کە بگوازرێتەوە بۆ زەمینەی فکر، بۆ زەمینەی سیاسەتی دیموکراتیانە، ئەمەش بە تەواوی هاوتەری بە لەگەڵ ڕۆحی ئاشتی. لە ئاشتیان مرۆڤ دەتوانێت باشتر وەکو وتم بیر بکاتەوە. بێگومان زۆر کەس لەسەر ئەم پرۆسەیە قسەی هەیە، بەڵام دەبێت بێگومان قسەکردن لەسەر ئەم بزوتنەوەیە بە هێندەی ئەوە بێت کە من بەرپرسیارەتیم لە ئاستی بزوتنەوەکەیە، لە ئاستی ئەم وەرچەرخانە دیموکراتیە چییە، چونکە لە دواییە ئۆرگانەکانی ئەو بزوتنەوەیە ئامرازن بۆ گەیشتنی کۆمەلگا بە ئازادی، نەک ئامانجن. ئەگەر ڕەخنە و بۆچوونێک هەبێ، بەڵام لە هەمان کاتدا دەبێ ئەوەش بپرسین کە چ ڕۆڵێک بەخۆم بدەم بۆ بەرەو پێش بردننی ئەو پرۆسەیە. ئەگەر ناقسەکردن و شرۆڤە لە ڕاستیە پێوەرێکی ئەخلاقی و بەرپرسیارەتی دەبێ هەبێ، وەک بەشێک لە فەلسەفەی ژیان و ئەلبەتە تێکۆشانی بزوتنەوە کە زۆر جار بۆ نمونە ڕێبەر ئۆژەلان ئاماژەی بۆ کردووە کە ئەگەر کێشەیەک هەبێ دەبێ سەرەتا لە خۆت بپرسی، پاشان لە دەوروبەری خۆت بپرسی، دواتریش دەبێت لە دوژمنەکەت بپرسی. ئەمە یەکەم شتەکە بناغەی بەرپرسیارەتی ئەخلاقی ویژدانیە کە هەر کەسێک دەبێت پەیڕەوی بکە ئەگەر کەسێک لە خەمی ئەوەیە کە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی تەندروستانە بەڕێوە بچێت. ئەلبەتە ئەوە پێوەیەکە دەبێت لە هەر جەیەک لە خۆمان بپرسین کە من بۆ ئاشتی و بۆ سەرپێخستنی کۆمەلگەیەکی دموکراتی دەتوانم چی بکەم. هەندێک کەس تەنیا باسی هەڵوەشانەوە و چەکدانان دەکەن کە بەمەبەست بێ، ئەلبەتە یا بێمەبەست بێ، وەلاوەنانی هەموو گفتوگویانی دیکەیە کە بە ئاراستەی قۆناغێکی گواستنەوە لە مەیدانێکی تێکۆشانەوە بۆ قاڵبوونەوە بۆ مەیدانێکی دیکەی تێکۆشان زەبری لێ دەدەن. لە ڕاستیە ئەگەر قسەکە تەنیا لەسەر هەڵوەشانەوە و چەکدانان بێ، ئەمە لە ڕاستیە بۆچوونێکی ڕاز نییە، لەبەرەوەی کە ئەم بۆچوونەوە دەکات کە ئێمە زیاتر قاڵبوونەوەمان لەسەر ئەو بەشە نەبێت کە ئایا ئێمە چۆن دەتوانین لە مەیدانی گواستنەوەی ئەم تێکۆشانە بۆ تێکۆشانێکی دیموکراتیانە لەسەر زەمینەی پێشخستنی فکر چۆن دەتوانین ئەم تێکۆشانە پێش بخەین. چونکە ئەلبەتە دەبێ ئەوە بڵین کە ئەم مەیدانەی کە ئێمە ڕەخنەی دەکەین یا بزوتنەوەکە خۆی ڕەخنەی دەکات یا ڕێبەر ئۆژەلان خۆی پێویستی گواستنەوەی دەکات، تێکۆشانێکە کە بێگومان ئێمە دەبێ ئەوە بڵین کە لەژێر کاریگەری سەردەمی شەڕی سارد، کاریگەری ڕیال سۆسیالیزم دابووە و درک بە مەترسیەکانی دەکرێت. هۆکارێکی دیکەی بانگەوازەکەی ڕێبەر ئۆژەلان ئەوەیە کە بانگەوازی کۆمەلگەی دیموکراتی ئەوەیە کە ئەم هەوڵانێکە لە ساڵی 93ەوە دراوە بۆ گواستنەوەی خەبات بۆ زەمینەی سیاسەتی دیموکراتی و بەشداری کۆمەلگا ئەوەیە کە بە بەردەوامی لە ساڵی 93 98 2005 2009 تەنان 2004 تا 2014 ڕوبەڕووی پەلاماری ڕاستەوخۆ بۆتەوە، جگە لەوەی کە قۆناغی دواتر
چەندین ئۆپەراسیۆن بەناوی ئۆپەراسیۆنی چەکدانان و پلانی بلەبەریەک هەڵوەشان و تەنانەت ئۆپەراسیۆنەکانی ئەوەی کە قفڵی لێ بدە و ئەمانە کاتێک ئەمانە ڕوبەڕووی هێرش بوونەتەوە بزوتنەوەکەی لە ئاستی خۆپاراستندا و لە هەمان کاتدا پێشخستنی بژاری ئەوەی کە چۆن بتوانرێ پەرە بە خەباتی چەکداری لە ڕێگەیەکی دیکەەوە بدرێ بۆ ئەوەی کە کەمترین زیان بەر بزوتنەوەکە بکەوێ. بەڵام لە هەمان کاتدا مەترسیەکانی ئەم قۆناغا زۆر بەڕوونی ڕێبەر ئۆجەلان ئاماژەی پێکردووە و پێویستی بە گۆڕینی سیستەمی ڕێخستن بینی لە قۆناغەکانی ڕابردووە بە پێشکەشکردنی بەرگرنامەکانی بۆ مۆدێلی گۆڕینی مۆدێلی بزوتنەوەکەەوە دەتوانین بڵین سیستەمی سەردەمی شەڕەوە بۆ سیستەمێکی دیموکراتی کە لەسەر بنەمای پارادایمی مۆدرنیتەی دیموکراتیە و بە مۆدێلی پەرەدان بە ئەنجومەنەکانی گەل بە کۆمین بە ئەکادیمیاکان بە هەرێوەزیەکان پەریسەندووە و ئەلبەتە هۆکارێکی دیکەش ئەوەیە کە هەر هەوڵدانێک بۆ کرانەوە بەڕووی سیاسەتی دیموکراتیە بەر کۆمەڵێک دیوار و تەگەرە کەوتووە کە هێزی نێونەتەوەی و ناوچەکە بە تیرۆریزەکردنی بزوتنەوەی ئازادی کوردستان هەوڵیان داوە زمینەیەک بکەنەوە بۆ ئەوەی کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان لەو زمینەیە کەڵە گوەر بگرێ هەر لە پەلاماری بەشەکانی دیکەی کوردستانەوە بگرە پەلامارەکان لە ناوخۆی باکووری کوردستان بەداخستنی شارەداریەکان گرتنی سیاسەتمەداران و هەروەها بەرتەسکردنەوەی خەباتی سیاسی بەردەوام پاساوەکان ئەوە بووە پاساوەکان تیرۆریزەکردنی بزوتنەوەکە بووە لە بۆ هاوکاری نێونەتەوەیانەی کە لە هێزە نێونەتەوەیەکانی تەنانەت هێزیان وەرگرتووە و ئەمە ئەڵبەتە ئەمە بەدەر نەبوو لەوەی کە بزوتنەوەکە دەبوو بە پەرەدان بە کولتور بە ئامرازەکان و هەزری خۆپاراستن لە دەرەوەی چەکیش ئەم بزوتنەوەیە بەهێز ببێ واتە بەبێ ئەوەی کە بژارەکەی بژار بەتەنیا بژاری چەک بێ بەڵام بە شێوەی دیکە پەرە بە سیستەمی خۆپاراستن بدرێ. ئەلبەتە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی تەواو ئەو پاساوانە بێواتە دەکا کە بزوتنەوەی ئازادی کوردستانیان پێ تیرۆریزە دەکرد. ئەم بانگەوازیە دەتوانین بڵین ئەو سەرچاوەیە وشک دەکا کە بەردەوامی بزوتنەوەکە بۆکو بزوتنەوەیەکی تیرۆر پێناسە بکە و هەر تێکۆشانێکی چەکداری هەوڵ بداکە وەکو تیرۆر پێناسە بکرێ. ئەم پرۆسەیە دەرفەت بۆ گەلان و ژنان دەدا پەرە بە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی خۆیان بدەن و لە هەموو بوارەکانیشدا ئەم سیستەمە لە ڕاستیە ڕێک بخەن هەم لە ژێر بۆ ژوور خۆیان ڕێخستن بکەن و هەم ناوەڕۆکەکەی پڕ بکەنەوە هەم کەم و کوڕەکانی ئەو 20 ساڵی ڕابردووە کە نەتوانداوە پەرەی پێ بدرێ لەو زمینەیە پەرەی پێ بدرێ لە ئاستێکدا کە هەم ڕەخنەدانی قۆناغی ڕابردوو دەدرێ و هەمیش هەنگاو بۆ پراکتیزەکردنی پارادایمی مۆدرنیتەی دیموکراتی دەدرێ کە سەرپێخستنی مۆدێلی کۆمەڵگەیەکی دیموکراتیە و سەرپێخستنی پرۆژەی ژیانی ئازادە ئەوە بە تێپەڕاندنی ئەو زەهنیەتەی کە هەمیشە چاوەڕوانی لە دەوڵەتەوە دەکا و خۆی بەرپرسیار نابینێ لە خوڵقاندنی مۆدێلی دیموکراتیە بەتایبەتیش تێپەڕاندنی ئەو زەهنیەتەی کە داگیرکەری خاک و کۆمەڵگە بە زەهنیەتی پیاوسەلاریەوە نابەستێتەوە و ئازادی ژن لە گۆڕینی عەقڵەتی پیاوسەلاریدا نابینێ. ئەلبەتە شتێکی دیکەش کە زۆر گرنگە بیڵێن پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان گوشار دروست دەکا کە هەم ئەو هەنگاوانی لە ناو بزوتنەوەکە و دەوڵەتیش بەهاوی ژێن بۆ دەرچوونە لە دۆخی ئەو هاوسەنگەی کە بۆ گەلی کورد و بزوتنەوەکەش دەکرێت لە ڕاستیان مەترسیدار بێ لە قۆناغی خۆ دووبارەکردنەوەیە و ڕێبەر ئۆجەلان دەیەوێ بە ئەم دۆخە دووبارەیە کە هەیە مەترسیەکانی دەرباس بکە تێپەڕێنە و لایەکی دیکە قەڵەمبازێکی گەورە بە بزوتنەوەکە بەهاویژێ. ئەمە ئەلبەتە تاگلایەنە نییە لەبەر ئەوەی کە خودی ڕێبەر ئۆجەلان بۆ خۆی تاکە کەسێک نییە بەڵکو لە نێو خودی بزوتنەوەکەیە تێگەیشتێکی ڕێبەرایەتی دروست کردووە کە ئەم پێکەوە کارکردنە دەتوانێت مەودایەکی دیکەی فراوان ببڕێ لە تێکۆشانی سیاسی و تێکۆشانی دیموکراتیە. ئەلبەتە بزوتنەوەی ئازادی کوردستان لە سەرخستنی ئەو پرۆژەیە کە پرۆژەی کۆمەڵگەی دیموکراتی تاکی دیموکرات و پرۆژەی ژیانی ئازادە هەنگاوی زۆر گرنگی ماوە بینێ بەڵام هەلومەرجی ناوخۆی گەلی کورد خودی گەلی کورد خۆی و هەلومەرجی ناوچەیی و جیهانیش
لە ڕاستە دەرفەتێکی باشی خۆڵقاندووە کە لەم ناوبەری گێژا و قەیرانی سیستەمەیە کە لە دۆخی ئێستا هەیە کە قۆناغی داڕشنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەسەر دەستی هێزە نێونەتەوەیەکان ئەمە بۆشایەک دروست دەکا کە هەم مەترسیەکان ببیندێ هەم دەرفەتەکان هەوڵ بدرێ هەم مەترسیەکان بەلاوە بندرێ بە پێشخستنی خودی ئەم قۆناغا کە بە بانگەوازەکەی ڕێبەر ئۆجەلان پێناوەتە هەنگاوێکی نوێوە لە هەمان کاتیشا هەم ئەم دەرفەتەی کە هەیە وەرچەرخێنرێ بۆ تێکۆشانێکی دموکراتی و سیاسیانە ئەلبەتە بوونی بزوتنەوەی ئازادی کوردستان لە چیاکانی کوردستانە بۆ ڕێگرتن لە داگیرکەری گەیشتوتە ئامانجی خۆی وە گەیشتە ئامانجێکی گرنگی خۆی و وەرچەرخان بۆ تێکۆشانی خۆپاراستن بە ئامراز و هزر و ڕێخستنی دیکە نەک بە شەڕی چەکداری بەڵکو بە خۆڕێخستنی کۆمەلگا لە تەوەری خۆپاراستنە هەنگاوێکی گرنگی پێویستە و چکە ئێمە دەزانین بە چەک بێ یان بەبێ چەک بێ هەمیشە کۆمەلگە بە شێوەیەک لە شێوەکان خۆی پاراستووە بەڵام لە ڕاستی ئەمە پێویستی بە هەنگاوی زیاتر هەیە لە نێو کۆمەلگایە و ئەمە پێویستی بە تێگەیشتن هەیە پێویستی بە پەرەدان بە کولتور و ئامرازەکانی خۆپاراستن هەیە پێویستی بە پەرەدانە بە معریفەی خۆپاراستن لە نێو کۆمەلگایە ئەلبەتە زۆر جاریش ڕێبەر ئۆجەلان باسی تەڵە و گەمەکانی سەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە و هەروەها گوڕی ئەو بەتایبەتی ئەو ململانیەیانەیە ئەو تەڵە و گەمانەی کە هەمیشە ئامانجەکانیان گوڕکردنی ململانیە و پێکدادانە لە نێوان گەلان لە نێوان مەسهەبەکان لە نێوان ئاینەکانە و ئێمە دەزانین کە گۆڕکردنی ململانە و پێکدان هەمیشە بەشێک بووە لە ئەجەندای دەوڵەتانی داگیرکەر و لە هەمان کاتیشە لە ڕاستیە بەشێک بوو لە ئەجەندای هێزە کۆڵۆنیالیستەکانی جیهان کە هەم دەوڵەمەنەکانی ئەم هەرێمی ئێمەیان بەکارهێناوە و هەمیش پۆتانسیێلی فرەنێتەوە و فرەمەزهەب و فرەڕەنگیان لە بەرامبەر بە یەکتری بەکارهێناوە بۆ ئەوەش دەتوانین بڵین کە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کۆتایی بەو دۆخە دێنێ کە دەیان ساڵە ئەم تێکۆشانە پێشینەی هەیە و باشترین نمونەش ئێمە لە ڕاستیە لە ڕۆژاوای کوردستان دەتوانین ئەو نمونەیە ببینین وشیاریمان بۆ لەوە دەدا کە ئەگەر گەلان پەرە بە چارەسەری دیموکراتیانی خۆیان نەدەن دەکرێت 50 غەزە ڕوو بدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەلبەتە لە ماوەی ئەو 52 ساڵەی ڕابردوودا بزوتنەوەی ئازادی کوردستان بە تێکۆشانی خۆی بە زیادەوە توانین بڵین پەردەی لەسەر گەمە و پلانگەڕی و سیاست و ذهنیەتی دەوڵەتانی داگیرکە بە تایبەتی دەوڵەتی تورک هەڵماڵیوە و پەردەی لەسەر ذهنیەتی پیاوسەلاریش لە خودی داگیرکەریە هەڵماڵیوە یعنی ئەو دەوڵەتە هەر لە ئەندامەتی ناتۆ بگرە وەک پۆلیسی پاراستنی بەرژەوەندەکانی سیستەمی نێونەتەوەیی هەموو دەرفەتێکی لە بەرامبەر بە بزوتنەوەی ئازادی گەلی کورد بەکارهێنا بەڵام لەوەدا لە ڕاستیە شکستی هێنا لە تێکشکاندنی بزوتنەوەکە شکستی هێناوە ئەلبەتە خۆشیان لەم قۆناغی ئێستا دان بەوەدا دەنێن کە چەندین تریلیۆن دۆلاریان لە شەڕدا خەرج کردووە ئەنجامی ئەوەی کە ئەوان دەیانەوێت بەدەستیان نەهێناوە بەڵکو ئەمڕۆ لە قۆناغی ئێستاە بزوتنەوەی ئازادی ژنی کوردستان بزوتنەوەی ئازادی کوردستان لە ئاستی گەردونیا وەک هێزێکی جددی و ڕشت سەیرەکرێ و ئیلهامی تێکۆشانە بۆ بزوتنەوە کۆمەڵایەتی بزوتنەوە سۆسیالیستەکان بۆ بزوتنەوە شۆڕژگەرەکان و بۆ بزوتنەوە ئەلتەرناتیڤەکانی دنیا لە لایەکی دیکە دەتوانین بڵین تێکۆشانی ژنی کورد کە جەوهەری بزوتنەوەکە پێکدێنە چەندین ساڵە لە دژی داگیرکەری پیاوسەلاری تێدەکۆشە خاوەن تێگەیشتن و مۆدێل و هزر و ئایدۆلۆژیا و زانستی تایبەت بە خۆیەتی لەسەر ئەو بنەمایی کە تاکە چارەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنفیدرالیزمی دیموکراتیە تاکە چارەسەر ئەوەیە کە پرسی ژن پرسە کۆمەڵایەتیەکان چارەسەر ببێ مانیفێستۆیەکی نوێی تێکۆشان و پێوەری سۆسیالیست بوون دەخاتە ڕوو ئەوە ڕوونەکە ڕۆڵی ژن لە ئاشتی و لە کۆمەڵگەی دیموکراتیە سەرەکیە بۆ بزوتنەوەکە ئەم ڕۆڵێکی سەرەکیە لە کاتێک تەکە لە زۆربەی بزوتنەوە ئازادەکانی جیهاندا پرسی کۆمەڵایەتی کرایە قوربانی پرسی پرۆسی سیاسیە هاوسەنگی سیاسی بەڵام لە خودی بزوتنەوەی ئازادی کوردستانە ئازادی ژن ئازادی کۆمەلگا سەرەکیە و جەوهەریە و نەکرایە هەڵەکانی قۆناغەکانی ڕابردووی ئەو بزوتنەوانە دووبارە نەکرایەوە لە بزوتنەوەی ئازادی کوردستانە بەڵکو لە هەموو مەیدانەکانی تێکۆشانە
پەرەی بە سیستەمی خۆیدا و هەم مەترسی و دەرفەتەکانی خوێندەوە و بەو پێش پەرەی بە چالاکی پەرەی بە سیستەمی پەروەردە و پەرەی بە سیستەمی خۆڕێخستنکردن و خۆپاراستنی خۆی داوە. ئەلبەتە ڕێبەر ئۆجەلان ڕەخنە لە تێگەیشتنی کۆبوونەوەی هێز دەگرێواتە تۆپەڵبوونی هێز یا کۆبوونەوەی هێز دەگرێ لە جێگەیەکە کە وەکو مەترسی دەیبینێ، ینی هەم لە مەترسیەک دەیبینێ لە پرۆسەی دیموکراسیەوەتە وەکو تەگەرێک لە بەردەم پرۆسەی دیموکراسیا، بەڵام لە هەمان کاتدا گرنگە کە چی پێویستە بکرێ بۆ لاوەنانی ئەو مەترسیە، چۆن ڕەخنەی بکەین و چۆن تێپەڕێنین. ئەوە پرۆسەیەک نییە کە تەنیا پەیوەست بێ بە ناو بزوتنەوەکەوە یا بە پێکاتەی دەوڵەتەوە، بەڵکو ئەمە گرنگی شەکە بە چ ذهنیەتێک ئێمە ڕەخنەی دەکەین، بە چ شێوەیە کەم و کوڕەکان تێپەڕێنین، ئایا بە تێگەیشتنێکی ناوەند ئەوروپیا تێگەیشتێکی زانستێکی کە هەیە دەتوانین بەڕاستی ئەو کەم و کوڕانە تێپەڕێنین بێگومان نەخێر. ئەم قۆناغە پێویستی بە بەشدارێکی ڕاستەوخۆ و تێگەیشتێکی ڕادیکاڵ و تێگەیشتێکی قوڵ هەیە لە پرۆسەکە و دەرفەت دەکاتەوە بۆ سیستەمێکی دیموکراتیانەوە پێکەوە ژیان. لە دۆخێکی ئێستاە خەوبینین لە ڕاستیان نییە بە ئازادیەوە، بەڵکو خودی پراتیزەکردنی ئازادیە لە قۆناغی ئێستاە. لەبەرەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند شەڕ و ململانیە تون بوو بێ، بەڵام کۆمەڵگە بە شێوەیەک پەرەی بە پاراستن و سیستەمی خۆی داوە کە ئەوە زەمینەی زیاتری بۆ کۆنفیدرالیزمی دیموکراتی ڕەخساندووە. گرنگە گفتوگۆکان لەسەرەوە چڕ بکرێتەوە کە ئێمە چۆن ئاشتیەکمان دەوێ، کێ قازانجی لە ئاشتی هەیە و کێ زیانی لە دەکەوێت بە ئاشتی، چ لەبەرەوەی کە ئێمە دەزانین کە بازرگانانی چەک مافیاکانی پەترۆڵ و پارە زۆرن کە لە ئاشتیە زەرمەند دەبن و هەمیشە لە شەڕە قازانجیان هەیە. بەوە دەکرێت باشتر بۆمان ڕوون ببێتەوە کە نەک پاراستنی ڕەوە، بەڵکو خودی شەڕ خۆی کارکتەرێکی پیاوەسالارە توندوتیژی هەیە و زەحمەتە ئازادی دیموکراسی و یەکسانی لەو زەمینەیە ینی فراهەم ببێ. بەڵام لەوەش گرنگتر لە قۆناغی ئاشتیدا لەبەرەوەی کە قۆناغێکی زەحمەترە لە شەڕ، ڕێباز و ئامرازەکانی پاراستنی دەستکەوتەکانی کە بەدەست هاتووە لە قۆناغی تێکۆشانی چەکداریە چۆن دەکرێت ئێمە ئەو دەستکەوتانە بپارێزین، ژنان چۆن دەکرێت بێ ئەوەی ببنە قوربانی هاوسەنگی هێزی سیاسی پەرە بە مۆدێلی کۆمەڵاتی خۆیان بدەن. وەکو ئێمە دەبینین کە لە ڕاستیە دەنگی بزوتنەوەی ئازادی ژنی کورد لە قۆناغی ئێستاە بەرزترە لەوەی کە لە قۆناغی ڕابردووە هەبووە. بۆ ئەوەش دەتوانێت ئەوانەی کە لەسەر لە ڕێکەوتنەکانە بۆشایی هەیە، بزوتنەوەی ژنی کورد دەتوانێت ڕادیکاڵتر تێکۆشان بکە و بتوانێت ئەو بۆشاییانە پڕ بکاتەوە کە لە هاوسەنگە سیاسەکانە دەتوانێت بۆ بەدەستهێنانی مافی زیاتر ئەم ڕێکەوتانە کاتێ دەکرێت بزوتنەوەی ژنی کورد، بزوتنەوەی ژنان بەگشتی دەتوانن زیاتر ڕادیکاڵتر بن، ڕشتر لەسەر ئەو تێکۆشانە ڕاوەسن و بۆ ژنی کورد ئاشتی تەنیا بە واتای بێدەنگکردنی چەک نییە، بەڵکو بە واتای ئەوەیە کە ژنان بەڕاستی بێنە مەیدانەوە و کاری لەسەر بکەن. لەبەرەوەی بۆ ئێمە دێتە چواتایەک ئاشتێک کە ژنان ڕێبەرایەتی بکەن، چۆن دەکرێت پەرە بە تێکۆشانێکی ئیدۆلۆژی و ڕەگەزی بدرێ لە قۆناغی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیە، سەرپێخستنی کۆمەڵگەی دیموکراتیە. ئەوانە کۆمەڵێک ئەڵبەتە سەردێڕن کە زۆر گرنگە لە قۆناغی داهاتوە بابەتی سەرەکی گفتوگۆکان بنی. ئەمە ناتوانین لێرەیە هەموو شتێک بڵین کە چۆن دەبێ ببێ، ئەمە پرۆسەیەکی تێکۆشانەکە لە ڕێچکەیەکی سروشتی خۆیان دەکرێت گەشە بکەن. ئەڵبەتە ئەزمموی بزوتنەوەکانی ژنان لە قۆناغەکانی دوای ململانیەکانی جێگەکانی تری جیهانی وەکو لە ئێرلندا، وەکو باسک، وەکو کەتەلۆنیا، وەکو ئەفریقا، وەکو هندستان، وەکو کۆلۆمبیا، سریلانکا، زۆر جێگەی دیکە کە لە دژی داگیرکەری و تێکۆشان هەبووە و ڕۆڵی ژنان ناو تێکۆشانی کۆمەڵایەتیدا زۆر ئەزمون بەخشن کە ئێمە لە کوێدا هەڵەکان دووبارە نەکەینەوە و لە کوێدا ئەزمونەکانی ئەوان بۆ ئێمە سود بەخش بێەوە سەرەکی تریش ئەوەیە کە چۆن لە ئەزمموی خۆمانەوە فێر ببین. بۆ نمونە یەکدانە ئەگەر بکرێت یەکدانە نمونە بێنینەوە، لە ڕاستیە لە بزوتنەوەی ئازادی ژنانی ئەفریقای باشوورکە لە سەردەمی تێکۆشانی دژی ئەپارتایت یا سەروەری سپی پێستەکان لە بەرامبەر بە کۆمەڵگەی باشووری ئەفریقا پەرەی پێدرا بە
پێشنگایەتی ANC کۆنگری ئەفریقای باشوور هەروەها لە قۆناغی زیندانی ماندێلایە لەو قۆناغیە لە ڕاستیە وتەی ژنێکی ئەفریقای باشوورم بەبیردێتەوە کە لە مانگەکانی ڕابردووە ئێمە پێکەوە گفتوگۆمان کرد ئەوان دەیان گوت ئێمە وەکو ڕەشپێستەکانی ئەفریقا کاتێک لە بەرامبەر بە سەروەری پیاوی سپی تێکۆشانمان دەکرد وەکو ژنی ڕەش و پیاوی ڕەش دەچەوسێنراینەوە بەڵام ئێستا لەم قۆناغی ئێستاە لە ڕاستی ئەوە ژنانن کە لەلایەن هەم پیاوی ڕەش و هەم پیاوی سپی و دەچەوسێنرێنەوە کەواتە ئەوەی ئەوان پێی دەڵێن بەرخودانێکی هێشتا پێنەگەیشتوو واتە ئەوان تەنانەت بە شۆڕشیش پێناسەی ناکەن ئەوان دەڵێن بەرخودانێک هەیە کە هێشتا کامڵ نەبووە و دەبێت بە بزوتنەوەی ژنی کورد کامڵ بکرێەوە بە بەردەوامی ئەوە بەبییر ئێمە دەهێننەوە کە دەبێت ئێوە هەڵەکانی ئێمە دووبارە نەکەنەوە و دەبێت لە قۆناغی تێکۆشانی ئاشتیە تێکۆشانی سیاسەتی دیموکراتیە ژنان زیاتر ڕۆڵ ببینن لەوەی کە نەهێڵن پرسی کۆمەڵایەتی و شکلگرتنی سیاست لە عقلێتی پیاوسەلاری دووبارە ببێتەوە چونکە ئەو کاتانە سەروەربوونی عقڵەتی پیاوسەلاری هیچ جیاوازێکی نابێ لەگەڵ قۆناغی داگیرکاریە بۆ ئەوەش لە ڕاستیە پرۆسەی چارەسەری پرۆسەی ئاشتی و سەرپێخستنی کۆمەڵگەی دیموکراتی پێویستی بە تێکۆشانێکی جددی هەیە کە ژنان بە شێوەیەکی چالاک تێیدا بەشداری بکەن و تێکۆشانی هەم ڕەگەزی و تێکۆشانی ئایدۆلۆژی خۆیان قوڵتر بکەنەوە و ڕادیکاڵتر بکەن